تا ئێستا دیار نییە کەی سێکتەری کارەبای نیشتیمانی دەدرێت بە کەرتی تایبەت کە ماوەیەکی زۆرە قسەی لەسەر دەکرێتن و وەزارەتی کارەبای هەرێمیش لەگەڵ ژمارەیەک کۆمپانیا لە گفتوگۆدایە بۆ ڕاستپاردنی بەشێک لە کەرتی کارەبای نیشتیمانی بە کەرتی تایبەت. هاوڵاتیان دەڵێن لەم قۆناغی ئێستا پێدانی کارەبای نیشتیمانی بە کەرتی تایبەت لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە بەمەرجێک نەبێتە بارگرانی و خستنە سەری زۆری کرێی کارەبا لەسەریان. بەڕێی من بکێ کەرتی تایبەت بەس بە سعرێکی چاک و بیشی کێ کەرتی تایبەتەکی منافەسەک هەبی نەک کەرتی تایبەت بۆ شخصەکی کەرتی تایبەت بۆ چەند کۆمپانیایەک ینی هەر منتیقە و دەتوانێت و تەوزیعاتی خۆی لۆ بکەی لەبەرەوەی ئێستا خەرج ئاگای لە خۆنیە پارەی دات کەرتی تایبەت. ئێستا مۆلیدەکانمان ئەدی کەرتی تایبەت نییە، ئەدی کارەبایەکی ڕئیسی نییە، ئەدی خەرج سێ کارەبای نییە. ئێستا مۆلیدەی خۆتەیە، مۆلیدەی ڕئیسی منتیقەت هەیە، کارەبای دەوڵەتیشت هەیە، ئەتو سێ پارەی دەدەی. ئێستا هەموو ساڵێک لەگەڵ بەرزبوونەوە و دابەزینی پلەکانی گەرمە دابەشکردنی کارەبای نیشتیمانی بەسەر هاوڵاتیان کەم دەبێتەوە. ئەندازیارێکی ئەو کەرتەش ڕای دەگەێنێت نەبوونی چاودێری و کوالێت لەسەر پێداویستەکانی کارەبا وای کردووە ڕێژەی بەکارهێنان و خواستی کارەبا زیاتر بێت. ئەو کەلوپەلانەی کە داخلی کوردستان دەبن ئەو کەلوپەلانە یعنی بە کوالتی تێپەڕنابن زۆر بیان. مەسەلەن هیتەرەچ دێنن 3000 واتی دەبە دەتانن نەفسی شتی کە لە کوالەتی موادێکی باش جێبەجێ بکەن بە شتێکی کە 500 واتی جێبەجێ بکەن کە عینەن جێکەش گەرم دەکاتەوە. بەس لەبەرەوەی ئێستا لەلایەکی کارەبامان خراپە، لەلایەکی کوالتی کۆنتڕۆڵمان نییە لە بۆ موادەکان. کورسات نیوز چەندین جار پەیوەندی بە وەزارەتی کارەبا کرد بەڵام بەردەست نەبوون. شارەزایەکی سێکتەری کارەباش پێشبینی دەکات بەهۆی دابەش نەکردنی سوتەمەنی بەسەر هاوڵاتیان و دابین نەکردنی بۆ وێزگەکانی کارەبا ساعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی لەم ساڵ کەمتر دەبێتەوە. بۆیە پێدانی کارەبای نیشتیمانی بە کەرتی تایبەت هەنگاوێک دەبێت بۆ باشترکردن و جێگیربوونی ڕەوشی کارەبا و زیاتر گەیاندنی بە هاوڵاتیان. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.